بڕیارە کە هەژدەی یازدەی ئەمساڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ خۆلی شەشەم بەڕێوە بچێت لە هەرێمی کوردستان بەهۆی ناکۆکی لایەنە سیاسیەکانەوە تا ئێستا نەتوانراوە یاسای هەڵبژاردن هەمواری یاساکە پەسەند بکرێت وەروان دامانی کۆمیسیاریان دەستنیشان بکرێنەوەی کە پێویستە بۆ 6 مانگ ئامادەکاری ئامادەی بکەن بۆی کە بتوانێت دەست بە ئامادەکاریەکانی ئەنجامدانی هەڵبژاردننی خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان بکرێت. پێکهاتەکانیش بۆچوونی جیاوازیان هەیە. ئێستا 11 کورسیان لە پەرلەمانی کوردستان هەیە. تورکمان 11 کورسی هەیە و 5 کورسی هەیە لایەنەکانی دیکەش بە هەمان شێوە 5 کورسیان هەیە و لەگەڵ یەک کورسی ئەرمەنەکان دەبێت 11 کورسی ئەمەوێت سەبارەت بە بۆچوونی پێکهاتەکان بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی خۆلی شەشەمی پەرلەمان زیاتر قسە بکەم ئایا تا چەند ئامادەن بۆی کە بتوان لەگەڵ لایەنەکانی دیکە لەسەر بابەتانە قسە بکەن و ڕێککەون. بەڕێز هیمداد سەباح سەرۆکی لیستی بەرەی تورکمانی لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. بەڕێز هیمداد ئەم کاتت باش. ناکۆکی ململانەی لەوان لایەنە سیاسیەکان هەیە سەبارەت بە بەڕێوەچوونی هەڵبژاردن تا ئێستا ئامادەکاری نەکراوە لایەنەکانیش دیار نییە بۆچوونیان چی دەبێت. ئێوەکو بەرەی تورکمانی چۆنی دەبینن؟ ئایا هەڵبژاردن بەڕێوە دەچێت؟ پێشنیازەکانتان چییە؟ بەڵێ پێشێکی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر بەداخەوە ینی پەرلەمانی کوردستان دەبواە لە کات و دیاری کراوی خۆی بە پێی یاسا هەڵبژاردن ئەنجام بدە، بەڵام ما لەسەب لەبەر ئەو کێشە گرفتەی سیاسی ئەمڕۆکە لە هەرێمی کوردستاندا هەیە دواخرا بۆ هەژدەی یازدە. تاوەکو ئێستا ئێمە وەکو پێکاتەکان دەمێەوە بڵێم هیچ نەبووینە هیچ کات هیچ کێشە و گرفتێک بۆ ئەوەی پرۆسەیەکی وە دیموکراسی ئەنجام نەدرێتن. بەعکسەوە پێکاتەکان لە هەرێمی کوردستان هەموو کات هەماهەنگ بوونە و هەر کات ویستیتیان ئەو پرۆسەی دیموکراسی هەبیتن لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێتن کە ئەویش گەورەترین ئەو پرۆسەیە هەڵبژاردنە بۆ خەڵکی هەرێمی کوردستان. ئێمە لەگەرەوەین ڕاوبۆچوونمان ئەوەیە وەکو فراکسیۆنی بەرەی تورکمانی کە لە چەندین چاوپێکەوتن لەگەر لایەنە سیاسیەکان و لەگەر نەتەوەی یەکگرتووەکان لە کات و ساتی خۆیدا ئەنجام بدرێتن و زۆریش تەداخلی ڕەوشی پێکاتەکان نەکرێتن. پێکاتەکان قەراری خۆیان بە خۆیان دەتوانن بدەن لەو ئاستەینە لەو قابلیەتەینە ئێمە لەگەروەین. بەڕاست باشە پێتان وایە کە لایەنێک بێوێت ئاستەنگ لە بەردەم پێکاتەکان دروستکات بۆ هەڵبژاردنەکان یا دەستێ وەردان لە ئەم پرسە دروست بکات ئاستەنگ بۆ کورسی پێکاتەکان دروستکات ئەو لایەنە کامانن؟ خۆی لە هەرێمی کوردستان ینی کێشە و گرفتی پێکهاتە نییە. بەڕاستی ینی هەندێک لایەنی سیاسی ئەگەر کێشە و گرفتی نێوخۆییان هەبێتن ئەوە نابێت لەسەر پێکاتەکان حساب بکرێت یان شتێکی وا پیشانی جەماوەری خەڵکی کوردستان بدەن و اعتیبار پێکاتەکان کۆس بکەن. ڕاستە ئێمەش هەندێک ملاحەزاتمان هەیە وەکو فراکسیۆنی بەرەی تورکمانی لەسەر هەندێک قانون و یاسای پێکاتەکان لەسەر ئەدای هەندێک پەرلەمانتاران، بەڵام ئەوە هیچ کات نەبوویتە کێشە و گرفتێک. ئەو کێشە و گرفتانەی ئەوڕۆکە هەیە لە نێوان ئەو حزبە سیاسیانە دیارە کێشە و گرفتەکان چییە؟ تەمەنای ئەوە دەکەن بە زووترین کات ئەو کێشە و گرفتەکانی خۆیان بە زووترین کات حل بکەن و بۆ ئەوەی پەرلەمانی کوردستان دووبارە دانیشتنەکانی خۆی دەست پێ بکاتەوە و بتوانین یاسای هەڵبژاردن هەمووان بکەین، کۆمیسیۆنی هەڵبژاردن کارا بکەینەوە. باشە پێشووتریش نوێنەری پێکاتەکان لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆبوونەتەوە لەگەڵ نێردەی نەتەوەی گرتوەکان کۆبوونەوەیان ئەنجام داوە. ئایا سەرجەم پێکاتەکان یەک بۆچوونیان هەیە سەبارەت بە بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان بەو میکانیزمە دیاریکراوەی کە پێکاتەکان دەیانەوێت بە چەند بازنەی یا تاکبازنەی هەروەها دابەشکردنی کورسیەکان بەسەر پارێزگاکاندا کە پێشووتر ڕەتیان کردوتەوە هەمووتان یەک بۆچوونن؟ بۆچوونی پێکاتەکان دیارە و بۆچوونی ئێمەش وەکو فراکسیۆنی بەرەی تورکمانی ئەویش دیارە سابتە. ئێمە لەگەر یەک بازنەی لە هەرێمی کوردستان پێمان باش نییە پێکاتەی دابەشی سەر پارێزگاکان بکەن، چکە ڕەوشی پێکاتەکان ڕەوشێکی ئیستثنائیە، ینی بار و دۆخەکی ئیستثنایی هەیە. لەبەروی ئێمە لەگەر ئەوەی لە هەرێمی کوردستان پێکاتە بە یەک بازنە بەشداری هەڵبژاردنەکان بکە. دووەم کورسی پێکاتەکان کە ئێستا زۆر ئەوە گفتوگۆ لەسەر دەکرێتن
کەم بکرێتەوە نانەخێر ئێمە لەگەر بە هیچ کات لەگەر ئەوەی دانینە کورسی پێکاتەکان بکرێتەوە چونکە ئەو کورسانەی کە درایتە پێکاتەکان با بڵێن بەپێی یاسا و قانون درایە بەپێی عرف و عادەت درایە کە پێکاتە لە هەرێمی کوردستان پێکاتەیەکی ئەساسی وەکو تورکمان و برا مەسیحیەکان ئەساسی ئەم وڵاتەن حەقی بەشداری بوونیان هەیە سێیەم ئەوەیە کە لەگەر نەتەوە یەکگرتووەکان ئێمە قسەمان کرد زۆر تەداخلی با بڵێن لە دەنگدانی تایبەت ینی تەداخلی پێکاتەکان نەکرێتن نەک لیستی دەنگدەران زیاد بکرێتەوە نانەخێر ئێمە لەگەر وەیدانین بەڵام لەگەر ئەوەیدا لە دەنگدانی تایبەت زۆر تەداخلات نەکرێتن لەسەر یەک باز نەبیتن و کورسی پێکاتی باشە بەڕێز هەمداد داوا دەکرێت کە کورسی پێکاتەکان لە 11 کورسیەوە زیاد بکرێت ئەم داواکاری لای ئێوە تا ئێستا لە شوێنی خۆیەتی تێبینیتان چی بۆ لەسەرم بابەتە ئەوایە لایەنەکان لەسەرمە ڕازی بوون ڕێککەوتون لەگەڵیان بەڵێ ینی ئەوە دراسەتی بۆ دەکرێتن ئێمەش پێمان باشە ینی کورسی پێکاتە زیاد بکرێتن ینی ئەو کورسیانی کە دانرا لەمە چەند ساڵ پێشتر بەڵام ئێستا حالیان ژمارە بتەوێ ینی بە زۆری ینی لە زۆر شوێنەکان زیادی کردیە بە گوێرەی ویش ئێمە دەمانوێت ئیحساییەک ئەگەر هاتوو ئەنجام درا ئیحساییەکی تەندروست بە گوێرەی ویش کورسی پێکاتەکان بەڵێ لەگەر ئەوەین زیاد بکرێ خاستان کورسی پێکاتەی تورکمان کە لە هەرێمی کوردستان لە عێراق خۆتان دەزانن سێەم نەتەوەیە لە هەرێمی کوردستان دووەم نەتەوەیە بوونمان لە هەولێر و لە لای کفریدا هەیە لە زۆر ناوچەکاندا هەیە ئێمە لەگەر ئەوەیندا بەڵێ زیاد بکرێتن باشە بەڕێزمداد داوای ئەندامێکتان لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کردووە بۆی کە خۆتانە و کۆمیسارە دەستنیشان بکەن لەوێ و هەروەهات لە ئەندامێکی دیکە کە پێشنیاز کراوە بۆەوە ئایا تا لەسەر بابەتە ڕێککەوتون ئەنجامتان لە کۆمیسیۆن دەبێت کاریگەری لەسەر پێکاتەکان و کورسیەکانیان دەبێت بەڵێ ئێمەش یەک لە بابەتەکان ئەوە بوو کە بە زووترین کات کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن بە زووترین کاتکارا بکرێتەوە خۆتان دەزانن نوێنەرێکی تورکمان هەبوو لەوێن دەرپێشتر ئێستا شوێنی وی بەتاڵە ئەو کارە درا بە لێژنەی یاسایی لە ناو پەرلەمانی کوردستان مڕاجعەیان کردیە سیڤیان بەجێ هێشتیە ئێمەش لەگەر ئەوەین بە زووترین کات نوێنەرێکی تورکمان لەلایەن خۆمانەوە دەست نیشان بکرێتن بە پێی ئەو سیفیە کە تەقدیمی کۆمیسیۆن دەکاتن ینی هیچ لایەنێکی سیاسی با بڵێن زۆر تەداخلی ئەو مۆزوعی نەکە نوێنەری تورکمان لە کۆمیسیۆنی باڵا لەلایەن خۆمانەوە هەڵبژێردرێ باشە بەڕێزیمدا دەگەر تا هەژدەی پێنج کۆمیسیۆن نەتوانێت کارەکانی خۆی دەست پێ بکات بۆ ئامادەکاری بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لەوانەیە نەکرێت ئەگەر لایەنەکان ڕێک نەکەون بۆمە هیچ دەست پێشخەریەکتان نەکردووە بەخوایەوە کێشە و گرفتێکی بەڕاستی زۆر گەورەیە ینی هەموو لایەنێک سیاسەکانی لە هەرێمی کوردستان خاستن بە هەردوو حزبی سەرەکی پارتی و یەکێتی ئەوە ینی شتێکی گەورەی دەکەنە ئەستۆی خۆیان ئەگەر هاتوو لەم فترەیەدا کۆمیسیۆن هەڵبژاردن با بڵێن هەڵبژاردن ئەنجام نەدرا کۆمیسیۆن کارە نەکراوە دەکەوێتە فەراغێکی سیاسی قانونی لە هەرێمی کوردستان ئەوەش بۆ ئێمە بۆ قوارەی هەرێمی کوردستان بۆ قوارەی سیاسی هەرێمی کوردستان هیچ باش نابێ لە مەحافلی دووەلیدا بۆیە بە زووترین کات ئێمە دەمانەوێ وەکو فراکسیۆنی بەرەی تورکمانی وەکو پێکاتەی تورکمان هەنگاوێک ئەنجام بدرێتن ئەگەر نا دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دەتوانێت لەگەر فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان و لەگەر حزبە سەرەکیەکانی هەرێمی کوردستان کەسانی یەکەمیان کە خاوەن قەرارن لەگەروان دووبارە هەنگاوێک بنێن بۆ ئەوەی بگەن بە نەتیجەیەک بەرژەوەندی هەرێمی کوردستان لە ئاستی لەسەر هەموو بەرژەوەندیەکدایە ئەگەر ئەمڕۆ قوارەی هەرێمی کوردستان ئێمە لەو ئەمن و ئاسایشدا دەژین لە سایەی ئەو ئیدارەکردنی ئەمڕۆی هەرێمی کوردستان و پێکەوە ژیانێ و لە سایەی ئەو یاسایە ئەو قانونەیە ئەگەر بێ ئێمە ئەو یاسا ئەو قانونەی لەدەست بدەین بڕوا بکەوە بۆ قوارەی هەرێمی کوردستان بۆ هیچ پێکاتەیەکیش باش نابێت کە ئێمە هیچ ئەمەمان نەویستووە. بەڵێ بەڕێز هیمداد سەباح سەرۆکی لیستی بەرەی تورکمانی زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24.